بەڵازیان دەچینەوە هەڵەبجە دەربارەی نەخۆشی هەوکردنی پەردەکانی مێشک لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە دالیا محەممەد پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان قسەکەین. دکتۆرە دووبارە سڵاوت لێبێ. ئەگەر بینە سەر بابەتەکە ڕاستەوخۆ نەخۆشی هەوکردنی مێشک لە لای مناڵان چیەوە هۆکاری دروستبوون و توژبوونی بۆچی ئەگەڕێتەوە؟ سڵاو لە ئێوەش زۆر سپاس. ڕاستەکەی ئەم نەخۆشی هەوکردنی پەردەی مێشک بریتە لە هەوکردنی ئەو پەردەی کە دەوری مێشک و دڕکە پەتکیەوە و ئەم نەخۆشیە لە مناڵێکی یەک ڕۆژەوە هەتاوەکو ئەخر ڕۆژی تەمەنمان معڕەزین بۆ توش بن و هۆکاری ئەم نەخۆشیە عادەتەن زۆرینە ڤایرۆس، پاشان بەکتریا، کەڕوەکان و هەروە هەندێک جار مەسەرەن بەهۆی شێرپەنجەوە یان لە ماکی چەند نەخۆشیێکیکەوە توش دەبێت. زۆر باشە دکتۆرە، بۆ پێی کە لە ئێستا لە پارێزگای هەڵەبجە بەتایبەت و سلێمانیش ئەم نەخۆشیە بڵاوە لە ناو مناڵانە نیشانەکانی چین چۆن بیان ناسینەوە بە پێی تەمەنە جیاوازەکان؟ بەڵێ عادەتەن نیشانەکانی لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی کە جیاوازە ئەو مناڵانی کە تەمەنیان لە خوار تەمەنی یەک ساڵەوەیە مناڵەکان تایان هەیە، تای بەقووەتیان هەیە، گریانێکی بێزارکەریان هەیە، واتە یعنی جیاواز لە گریانی ڕۆژانیکە، ڕشانەوەیان هەیە، توانای شیر خواردنیان کەم ئەبێتەوە و بێحەواسە بن و ئەو مناڵانی کە سەر و یەک ساڵن تای بەقووەت، سەریەشەی بەقووەت، ڕشانەوە، توانای خواردنیان کەم ئەبێتەوە، بە ڕووناکی و دەنگە دەنگ بێتاقەت ئەبن، واتە ینی بەردەوام حەزەکە لە شوێنێکی تاریکا بێت مناڵەکە و توانە و هێزی ڕۆشتنی نامێنێت، یعنی حەزەکە هەر بەردەوام پاڵکەوێ و تااقەتی چالاکی ڕۆژانی نامێنێت. زۆر باشە دکتۆرە، ئەم نەخۆشیە بە تایبەت کاریگەری لەسەر چ بەشێکی جستە دروستەکە ئایا تەنها لە ناو پەردەی مێشک و لەو ناوچەیە دەمێنێتەوە یاخود کاریگەری لەسەر بەشەکانی تری جستە دروستەکە؟ ئەم نەخۆشیە خۆی هەر ناوەکەی بەخۆیەتی هەوکردنی پەردەی مێشک، یعنی بە زۆری مناڵەکە ئەو منتیقەی ئەو دەمارانەیان ئەو نێروانە ئەگرێتەوە کە لەو شوێنەیان بەس ئەگەر بێت و ئەو مناڵە بە شێوەیەکی زوو لە کاتی خۆیان تەشخیص بکرێت و عیلاج وەربگرێت ئینشاءالله هیچ ئاسارێکی خراپ بەجێ نامێنێ، بەس ئەگەر بێت و لەلایەن دایک و باوکەوە ئیهمال بکرێت یان ڕێگری لە پزیشکەکان بکرێت بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە بێگومان ماکی خراپ بەجێ ئێهێڵێ، لەو ماکانەش یعنی تەئسیر لەسەر بیستنی مناڵەکە ئەکات، تەئسیر لەسەر بینینی مناڵەکە ئەکات و هەروەها لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە تووشی گەشکەی درێژخایەن بێت، یعنی هەتا کۆتایی تەمەنی تووشی گەشکە بێت. زۆر باشە دکتۆرە، ئەم نەخۆشیە گوازراوەیە و درمە یاخود مەترسی گواستنەوەی لەسەر نییە؟ بێگومان ئەم نەخۆشیە نەخۆشیێکی گوازراوەیە، یعنی زۆر بە ئاسانی لە منەوە بۆ تۆ ئەگوازرێتەوە ئەگەر بەرکەوتەمان بەرامبەر بە یەک هەبێت لە ڕووی دەسلێوەدان و شلەکانی ناو دەم و لوتمانەوە و هەروەها لە پەیوەندی لە ڕێی هەناسەوە عادەتەن ئەگوازرێتەوە لە مناڵێکەوە بۆ مناڵێکی کە و بە حکمی ئەوەی کە مناڵان یعنی تێکەڵاوترن لە کۆمەڵایەتیە تێکەڵاون یاری بە یەکەوە ئەکەن لە مەکتەبەکان لە باخچەکان عادەتەن ئەم بڵاوبوونەوە خێرا کە ڕوویاوە لە ئەنجامی ئەوە بووە، لە ئەنجامی تێکەڵی مناڵەکانەوە بووە. زۆر باشە دکتۆرە، کاتێک دایک و باوک هەستەکە کە مناڵەکە خەریکە تووشی ئەم حاڵتە بێ یاخود ئەم نەخۆشیە بێ چ ڕێکارێک بگرێتە بەر خۆی لە ماڵەوە توانێت چارەسەری بکە یاخود پێویستە سەردانی نەخۆشخانەکان بکەن؟ ئێمە دایک و باوکان ئەگەر کە هەستیان کرد نیشانەیەک لەو نیشانانە لە مناڵەکانیان هەیە، مەرج نییە هەموو نیشانەکان لە یەک مناڵە هەبێ، لەوانەیە هەندێک مناڵ هەیە مەسەلەن 3-4 نیشانەی هەبێ، بەبوونی هەر یەکێک لەو نیشانانە بەعکسەوە ئێمە ئامۆژگاریانەکەین کە لە ماڵەوە نەیهێڵنەوە سەردانی پزیشک، سەردانی نەخۆشخانەکان بکەن بۆ ئەوەی بە زووترین کات دەستنیشان بکرێت کە بزانین ئایا ئەو نەخۆشی هەیە یان نیەتی. ئەگەر ئەو نەخۆشیی نەبوو ئەوە عادەتەن بەپێی جۆری نەخۆشیەکەی چارەسەری بۆ ئەکرێت و ئەڕاتەوە بۆ ماڵەوە، بەس لە حاڵەتێکە ئەگەر بێت و دەستنیشان کرا کە ئەو نەخۆشی هەیە پێویستە لە نەخۆشخانە بمێنێتەوە بەپێی جۆری ئەو میکرۆبی کە هەیەی مانەوەی لە نەخۆشخانە ئیتر مەسەرەن هەیە بۆ هەفتەیەکە، هەیە بۆ 10 ڕۆژە، هەیە بۆ 14 ڕۆژە بەپێی وەزعی مناڵەکە ئەو کاتە هەڵ ئەسەگەنرێت و لە نەخۆشخانە ئەمێنێتەوە لەژێر چارەسەر و لەژێر چاودێری پزیشکە ئەمێنێتەوە. دکتۆرە، ئەو چارەسەرانی کە ئێوە لە نەخۆشخانەکانە بۆیان دابینەکەن یاخود بۆیان ئەنووسن چ جۆرە چارەسەرێکە بەپێی تەمەنی مناڵەکە گۆڕە یاخود هەمویان یەک جۆر چارەسەریان بۆ بەکارهێن و پێویستەکە لە نەخۆشخانە بمێننەوە؟
ئێستا حالیان ینی ئێمە هەمویان وەکو پرۆتۆکۆلی لەگە پێبانە یەک جۆر چارەسەرە ینی هەموو مناڵێک عادەتەن دوو جۆر عیلاجی ئینتیهاباتیان بۆ بەکارهێنین ئتر بەپێی جورعەکان مەسەلەن عیلاجێکیان لە ڕۆژێکا 4 جار بۆ بەکارهێنین عیلاجێکیان لە ڕۆژێکا 2 جار بەکارهێنین و هەروەها بەپێی خواردنی مناڵەکە ئەگەر خواردنی نەبێت تای بە قووەتی هەبێ ئەو کاتە ئازارشکێن و لەگەڵ مغەزی بوو ئەوەی تووشی وشک نەبوونەوە نەبن ئەو عیلاجارەیان بۆ بەکارهێنین. دکتۆرە ئێوە ڕێنماییتان چییە بۆ دایک و باوکان بە تایبەتی چ ڕێکارێک بگرنە بەر بەوەی کە مناڵەکانیان پارێزن لە تووشبوون بەم نەخۆشیە و کوڕەکاری خۆپارێزی؟ لەم کاتەیە ئێمە ئامۆژگاریمان بۆ دایک و باوکان ئەوەیە کە هەتا بتوانن تێکەڵی کەم بکەنەوە مەسەرەن مناڵێکی کە نەخۆشەتایەکی هەیە یعنی پێویست ناکات بینێرێتە دەرەوە بۆ یاریکردن یا بینێرێتەوە بۆ قوتابخانە یا بۆ باخچەکان و هەروەها مەسەرەن کە ئەزانێ خزمێکی نزیکی دۆستێکی مەسەرەن نەخۆشییان هەیە قیچێکە با سەردانیکردن نەمێنێت لە ماوەیە خۆیان دوور بخەنەوە و هەروە بە هیچ شێوەیەک ئەو نەخۆشانەی کە ئێمە جامان کردوونەتەوە لە نەخۆشخانی مناڵان و مناڵبوونی هەڵەبجە بە هیچ شێوەیەک با سەردانیکردیان نەبێت واتە نامانەوێت کەس بێت بۆ لایەن چونکە خۆی نەخۆشیێکی گوازراوەیە و ئەگوازرێتەوە و هەروە لەم کاتەشە ئێمە ئامۆژگاریمان بۆ دایکان و باوکان ئەوەیە کە هەستیان کرد ئەو نیشانانە لە مناڵەکانیانە هەیە تکایە بەبێت چاودێری پزیشک بەبێ ڕێنمایی پزیشک هیچ عیلاجێکی ئەنتیبایۆتیک بەکار نهێنن هەتاوەکو یەکلایی ئەبێتەوە چونکە ئەگەر بێت و ئەو عیلاجە بەکاربێنن ئەو کاتە کارەکە لە ئێمە ئاڵۆستر ئەبێت واتە ئەو فەحسی ئاوی پشتی کە بۆ ئێمە دەری ئەهێنین و ئەینەرین بۆ زەرعەکەمان بەغاڵەت بۆیێتەوە یعنی بەداخەوە من ئێستا ئەڵێم ئەو مناڵانی کە یەنە لای ئێمە هەتا زۆریان بۆ ناهاتبێت ناگەنە لای ئێمە ئەنی هەر مناڵێک کە یەتە لای ئێمە بەلایانی کەمەوە 3-4 جۆر شروبی ئینتیهابات خۆیان بەکاریان هێنا و ئینجایان لەلایەن لەبەرەوە تاکە ئامۆژگاری ئێمە ئەوەیە تێکەڵی کەم بکەنەوە و جگە لە عیلاجی ئازارشکێن هەتا ئەگەێنرێتە نەخۆشخانە هیچ عیلاجێکی کە بۆ نەخۆشەکەیان بەکار نەهێنن. دکتۆرە ئەوترێ ئەو پشکنینەی لە ڕێگەی ئاوی پشتەوە کرێ بارگرانێکی زۆری بۆ دایک و باوک دروست کردەوە لەوانەیە بۆ پزیشکە بەڕێزەکانیش دایک و باوکی منداڵەکە بە یاخود بە خێوکاری منداڵەکە بە ڕێگری بکە لە پزیشک کە بەم ڕێگایە پشکنین بۆ مناڵەکەی بکە ئەمە تا چەندێک ڕاستە و ئەگەر ڕاستە ئێوە ڕێنماییتان چیە بۆ دایک و باوکان و ڕێنمایی چێکن بۆەوەی کە هەم کارەکە بۆ ئێوە ئاسان بێم چارەسەری مناڵەکەی ئاسانتر بکەن؟ بەڵێ عادەتەن کە ئێمە بە دایک و باوکەکان ئەڵێن کە پێویستی بە فەحسی ئاوی پشتە تۆزێ بۆ دایک و باوکەکان ناڕەحەتە چونکە ئەو شتێک لە ناو خەڵکا بڵاو بۆتەوە ئەڵێکردنی ئاوی ئەم فەحسی ئاوی پشتە مناڵەکەم لە قاچ ئەکەوێت توانای ڕۆشتنی نامێنێ نا ئێمە دڵنیای ئەین بە دایک و باوکەکان بە هیچ شێوەیەک یعنی دانانی کانۆلایەک چەند بەسیتە کردنی ئەو فەحسەش زۆر ئاسانە و لەلایەن خودی پزیشکەکان خۆیانەوە ئەکرێ پزیشکی مناڵان ئەو فەحسە ئەکات تەنها بۆ مەسەرەن مناڵێک کە خوا نەخواستە خۆی کێشەیەکی تەندروستی هەبێ وەکو کێشەیەکی خوێنبەربوونی هەبێت ئەویش لە هەموو کاتێکە ئەو حاڵەتە ڕوونایە مەسەرەن لە ئەسنایکردنەکە لەوانەیە تووشی خوێنبەربوون بێت ئەگینا ئەگەر بۆ مناڵێکی ساغ و سەلیم یعنی هیچ کێشەیەکی نەبێ دڵنیا ئەین بە دایکان و باوکان کە هیچ ئاسارێکی خراپ بەجێ نایەڵێ هیچ کێشەیەک بۆ مناڵەکە دروست نابێت بگرە مەسەرەن ئەگەر ئەو فەحسەی بۆ بکرێت ئەو کاتە یەکلا ئەبینەوە یعنی بزانین ئەو مناڵە ئەو حاڵەتی هەیە یان نا ئەگەر ئەوەی نەبێت ینی گوناحە ئێمە بەبێکردنی ئەو فەحسە ئەو چارەسەرە قورسە بین بە مناڵەکە چونکە تۆ بڵێ تو نەڵی چارەسەرەکەیان قورسە ینی بۆ مناڵانت بێزارکەرە تۆزێ لەبەر ئەوە ئەگەر بێت و ئەوەی نەبێت ئێمە ئەوە بەکار نایێنین ئەگەر بێت و حاڵەتی هەبێ اینجا دەستەکەینە عیلاج لەبەرەوە ئامۆژگاریم هەیە بۆیان کە هەر کاتێک پزیشکەکان پێیان وت کە پێویستی بۆ فەحسەیە ڕجا ئەن ڕێگریمان لێ نەکەن بۆ ئەوەی بۆیان بکەین. باشە دکتۆرە بە پێ و زانیارانی لەلای ئێوە هەبن لە ئێستایا ڕێژەی توشبوون بە نەخۆشیەوکردنی پەردەی مێشک لە چ ئاستێکایە و تا چەندێک مەترسیدارە ئێوە وەکو نەخۆشخانەکانتوان ئەم حاڵتە کۆنتترۆل بکەیان پێویستان بە ئاوکاری زیاترە؟ لە ئێستای ڕاستێکی ڕۆژ بە ڕۆژ ژمارەکان لە زیادبوونایە هەتا ئەمڕۆ تقریبا لە ناوەندی مانگی سێوە هەتاوەکو ئێستا ئێمە نزیکەی 53 نەخۆش هەتا ئەمڕۆ تەشخیص کراون کە ئەو نەخۆشیە هەیە بەس بە خۆشحاڵیەوە تقریبا ئێستا نزیکەی 25 نەخۆشیان ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە باقیەکە لە نەخۆشخانە لەژێر چاودێریان و وەزعیان ئەلحەمدوللا لەژێر کۆنتترۆڵایە و زۆر باشە.
وەک نەخۆشخانەکان بەشی ئەو نەدەرمانی پێویستان لە بەردەستایە کە ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بنەوە؟ ئێمە وەکو نەخۆشخانەی مناڵان و مناڵبوونی هەڵەبجە الحەمدوللا تا ئێستا هیچ لێبڕانێکی دەرمانمان نەبووە و دوێنێژ هەر وەزارەتی تەندروستی بڕێکی باش دەرمانی بۆ ناردین، یعنی وەکو هەڵەبجە هیچ کێشەیەکی دەرمانمان بۆ دروست نەبووە، بەس تەنها کێشەی مانەوەی نەخۆشمان هەیە. یعنی ئێستا ئێمە وەکو قاوشی مناڵانی نەخۆشخانەی هەڵەبجە هەموویمان عەزل کردووە، بەوە شەوە وەستاوین لەناو قاوشی ژنانیشە تقریبا 3-4 ژووری قاوشی ژنانیشمان وەرگرتووە لەبەر نەبوونی کارمەند و نەبوونی پزیشک و پزیشکی نیشتەجێی خوڵاوە پلەبەند پزیشکی پسپۆر و کارمەندەکان ڕاستەکەی ئێمە پلانی بیمان هەبوو کە کردنەوەی نەخۆشخانەی وەفا بوو، بەس بەهۆی نەقسی ئەو کارمەند و پزیشکانە نەماتوانین لە ئێستاە نەخۆشخانەی وەفا بکەینەوە، مەجبور لۆ دەزۆرەکە لەسەر خۆمان هێشتومانێتەوە هەتا چارەسەرێکی کە بەدیلێک کارمەند دابین ئەکرێت و بتوانین بگوازینەوە بۆ نەخۆشخانەی وەفا. هەروایە کارمەندتان بۆ دابین بکرێ بەشی پێویست و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە؟ لە ئێستاە ڕاستەکەی ئەمە خۆمان کارمەندەکانی خۆمان زۆر کەمە لە نەخۆشخانەکانی کە یعنی ڕۆژانە ڕۆژی کارمەند 1-2 کارمەند بۆ یارمەتیدانی کارمەندەکانی خۆمان بۆمانەهێنن، بەس وەکو کردنەوەی نەخۆشخانەی وەفا تا ئێستا هیچ بڕیارێک نەدراوە بۆ کردنەوەی وەفا، چونکە بێگومان تۆ خەسخانێک ئەەکەیتەوە لە ڕووی مختبەریەوە کارمەند پزیشک هەروە ئاسان نییە، ئەبێ هەموو ئەوانە دابین بکەین اینجا ئەمە بتوانین نەخۆشەکان بگوازینەوە بۆ ئەوێ. زۆر باشە دکتۆرە، تا ئێستا لە نەخۆشخانەکەی ئێوە کە ئەم جۆرە نەخۆشیەتی هیچ حاڵتێکی تونند و قروس هەبووە کە ببێتە هۆی دەرکەوتنی کۆمەڵێک زیانی لاوەکی کە هۆکارەکەی ئەم نەخۆشیە خودخواان خواستە بێتە هۆی گیان دەستدانی نەخۆش؟ الحەمدوللا هەتاوەکو ئێستا هیچ گیان لە دەستدانمان نەبووە و هەموو شتەکان زۆر بە باشی بەڕێوە چوون و ئیستیجابی مناڵەکان بۆ عیلاجەکان زۆر باشە و ئیتر عادەتەن بۆ ماکەکانیش وەکو ماکی بیستن و بینین ئێمە لە دوای وەرگرتنی عیلاج نەخۆشەکان هەر هەمووی نێرین بۆ لای پزیشکی پسپۆری چاو لەگەڵ بۆ سنتەری بیستین لە نەخۆشخانەی شار لە سلێمانی بۆ ئەوەی چێکی بیستن و چاویان بکەنەوە و ئەمەش لە دوایە ئیتر فۆڵۆ ئەپ ئەکرێنەوە، یعنی متابعە ئەکرێنەوە بۆ ئەوی بزانین هیچ ماکێکی خراپی بەجێ هێشتووە یانەوە. ئینشاءڵڵا تا ئێستا هیچی بەجێ نهێشتووە، هیچ شتێکی خراپ ڕووی نەیاوە. دکتۆرە، لە ڕاگەیاندنەکانەوە دەوترا کە بڕیار وایە تیمێکی وڵاتی ئێران پسپۆر لەم بوارەیە بێنە شاری هەڵەبجە و سلێمانی توێژینەوە لێکۆڵنەوە لەم نەخۆشیە بکەن و هۆکارەکەی بدۆزنەوە. ئەو تیمە هاتوون و تا چەندێک هەماهەنگیان لەگەڵ ئێوەیە هەیە وەکو پزیشک و نەخۆشخانەی مناڵانی هەڵەبجە؟ بەڵێ ئەو تیمە تقریبا 2 ڕۆژ پێش ئێستا هاتن نەخۆشخانەی مناڵان و مناڵبوونی هەڵەبجە لە زانکۆی تارانەوە هاتبوون بە مەبەستی ئاگاداری بۆ ئەم ڕۆژەی کە ئێستا لە هەڵەبجە هەیە و بڕیارە ئەمڕۆ کە بگەڕێنەوە بۆ تاران لەگەڵ خۆیانە چەند سەمپڵێک لە ئاوی پشتی مناڵەکە و هەروەها ئەشعی ڕەنین ئەشعی مۆگناتیزی لەگەڵ خۆیانە ئەیبن بۆ نەخۆشخانەی تاران لەوێ فحسی ئەکرێت بزان ئایا هۆکاری نەخۆشیەکە چییە، ڤایرۆسیە یان بەکتریایە، یعنی بە حکمی ئەوەی کە ئەو مناڵانی کە لە پڕ بڵاو بۆتەوە ئەبێ هۆکارەکەی بزانین کە ئەمە شتێکی بۆتە شتێکی ئیندیڤید، یعنی مەسەلەن وەکو ئاوتبرێکێکی لێ هاتووە لە فترەی مانگێکە 53 نەخۆش بۆ دانیشتوانێکی کەمی 120,000 هەڵەبجە، یعنی ئەو عەدەدەکە هەمانە زۆرە بەڕاستی مقارنەیەکی بە شاری سلێمانی شاری هەولێر کە 1.5 ملیۆن و 2 ملیۆن دانیشتوانیان هەیە، ئەم حاڵەتە لە هەڵەبجەیە زۆر زیاترە، لەبەر ئەوان بۆیە هەڵەبجەیان هەڵبژاردو هاتن بۆ شاری هەڵەبجە و ئینشاءڵڵا ئەمڕۆ ئەگەڕێنەوە ریزڵتەکان ئەبن لە دەرچوونی ریزڵتەکان ئاگادارمانەکەنەوە. دکتۆر دالێ سپاس ئامادەبوون تەکەین پرسیاری کۆتایی و ڕێنمایی کۆتایی هیوادارین ئەوە بێ کە بۆ دایک و باوکان چۆن مناڵەکانیان لەم نەخۆشیە بپارێزن یاخود ئەگەر توش بوون بە کەمترین زیانەوە و بە زووی چارەسەر بۆ مناڵەکانیان وەرگرن و زوو تەندروستی مناڵەکانیان جێگیر بێ. زۆر سپاس بۆ ئێوە. وەڵا ئێمە کۆتا ئامۆژگاری هەروەکو پێم وتن ئەوەیە لەم فترەیە تێکەڵی کەم بکرێتەوە لە بینی مناڵەکانە و لە بینی خێزانەکانە، بەڵێ ئەمە نەخۆشیەکە لە مناڵانە بڵاو بۆتەوە بەس هەر لە ڕێی مناڵیشەوە ئەگوازرێتەوە بۆ گەورەکان، یعنی ئێمە داوا لە دایکان و باوکانی شەکەین کە خۆیان بپارێزن و هەروەکو پێم وتی بەبوونی هەر نیشانەیەک زوو مناڵەکانیان بگەنن نەخۆشخانە بۆ ئەوەی بە زووترین کات ئەگەر ئەو حاڵەتەی هەبوو چارەسەر وەربگرن.
زۆر سپاس بۆ ئامادەبوونی دکتۆرە دالیا محەممەد پسپۆری نەخۆشیەکانی مناڵان لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانە بوو. سپاس بۆ زانیاریەکانە.